بیر لە جابوونەوەی مەکەرەوە جارە ئەمە نازانین تەمان سەبەبی ئەمەی کە باسیەکەی سەبەبێکی ئەوەندە گەورە نیە هەرجارە ڕەفتارە یعنی تۆ ئەوەی کە باسی ئەەکەی ئەڵێ زۆر خەفەتم پێدا نازانین خەفەتەکەش لەسەر چییە یعنی ئەڵێ بەبێ هیچ هۆیەک خۆی تووڕەکە نازی هەڵکێشە جارجارە سەعوەتێکی لەگەڵا بکە گوڵێکی سووری بۆ بەرەو پڕخۆشەویستی مەتحی خواردنەکانی بکە کە تووڕە بوو پێی بڵێ دەی جارێک کەش تووڕە بە بزانم کچی جوان ئافرەتی جوان چۆن دەراکەوێت کە تووڕە ببێ تەواوی تر وردە سەرنجی زیاتر ڕاکێش خۆشەویستی بۆ دەرببڕەوە ئەو بزانە بیدۆزەرەوە کلیلەکە بدۆزەرەوە بزانە ئەو بە چ سەبەبێک وابێ جاری هەر پێویستی بە هەڵگرتنی نازێتی یعنی ئافرەتێک لە لای مێردەکەی نازی هەڵنەگرێ ئەی بڕوا ناز بکاتەوە سەرچێ خۆ نەباوکە و نەبرای و نەدایکە و نەکە سوکارەتی تەواو عالەمی ئەو بریتە لە مێردە و لە ماڵەی خۆی وە لە هەمان کاتیشە نەسیحەتیشم بۆ ئەو ئافرەتە بەڕێزش ئەوەیە یعنی تۆ نەگاتە ڕادەی ئەوەی تۆ پیاوەکەت لێت بێزار ببێ بڵێ ئەمە لێی جا ببمەوە ئەگەر لە بەرمارە یەکە نەبووە لێ جیا بوومەوە نابێ بگەینە ئەو ڕادێ حیفە ئینسانی مسلمان بگاتە ئەو ڕادێ بڵێ وڵا لە بەرپارەکەی نەبووە جیابوومەوە ئەم قسەی خۆی وامان لێەکە گرانی ئەخاتە ناو خەڵکەکە ئەوەندەی تر مارەیەکە وڵا 2 کیلۆ نەبێ ڕازی نابێ کچەکە شووک بۆ وڵا لە بەرەوەی تەلاقی نەدا ئێوە هەموو مەعانات و اختلاف و شەڕ و دەعوایە جێبیکەن بۆچی ئەوەندە دەست لە یەکتر بەرزکەنەوە بۆی باشە ژنانی ئێمە قاتڵ نین ئەجناوە گەر بڵێ وڵا زەهری بۆکەمە خواردنەکەەوە تەوا پیاوەکە کوژ چۆن پیاوەکە جورئەتی ژن کوشتنی هەیە لە لای ئێمە ئەلحەمدوللا ژنەکان وانین ئەجنا هەموو ئەو خێزانانە ئەکسەریان لە جیاتی بچن لە دادگا یەکلایی بکەنەوە هەر لە ماڵەوە یەکلاییانە کردەوە بە زەهر و بە سیلاح و بۆ جۆرشت نابێ عەزیزانی من بەڕاستی جیهانی هاوسەرگیری جیهانێکی خۆشە جیهانێکی پێکەوە ژیانە هی خۆشەویستی دەربڕینە هی سۆز و عاتیفەیەکی جوانە و لەمانکانە کاتە پلانی هاوبەشە کەژاوەیەکی جوانی شادمانیە باوەشێکی پرسۆز و خۆشەویستی بۆ مناڵەکان ئەم مناڵانە چۆن گەورە بن لە بێئێکی وایە پرخۆشەویستیان کەن ڕوو لە دەرێ ناکە بە دوای کەسی ترا ناڕ ئەگەرەوە هەموو ڕۆژە شەڕە چەلحانەتان بێت لەسەر شتێکی بەسیت لەسەر ئەم چێشتەوەڵام ڕخەی زۆرە دوێنێ خۆی کەمتر بوو ئێمانە چ کێشەیەکن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو عائیشە ڕەزای خوای لێ بێ فەرمووە چەند ڕۆژ تێئەپەڕی لە هەر نۆماڵەکەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام ئاگر ناکرایەوە هەر خورمە یا زەید ڕۆن نانی شەرنانی جۆ لەبەرەوە زیاتر خۆمان ڕاگرین و خۆمان کۆنتڕۆڵکەین و ئەو سۆز و خۆشەویستش دەرببڕی والله تعالى عەلەم من پێم حیفە کەڵی لێشی جیا ببمەوە بێ قەرز بکەم بیر لەوان مەکەرەوە هەر بیر لەوە بکەرەوە کە تۆزێک وەرە خواروتر ناش لەم خواروتر چونکە هیچ مستەوای خوارەی نییە و هەر وەکو یەکن بەڵام تۆزێک لە تەسەوراتی خۆت وەرە خواروتر ئەگەی بە کاروانەکەی ئەو و ئەویش تۆزێک بەرزتر بێتەوە لە ئەویش تۆزە بێتە خوارەوە لە غروری خۆی لە عجابی خۆی یا لەو تەسەڕوفانەی خۆی پێکەوە خۆشەویستێکی زۆرتر بۆ یەکتر دەرببڕن حیفە ئینسان بەڕاستی زۆر حیفە پیاو بڕاو هەموو ماندووبوون و دوای بێتەوە لە ماڵەوە نەحەسێت ئەم ئافرەتە جەوەکەی ئەوەندە خۆش نەکرد بێت کە پیاوەکە تیا بحەسێت و زۆر حیفیشە پیاوەکە ئەو هەموو ماندووبوونەی بۆ ئەوە داوەکە ئافرەتەکەی تێرکە ئافرەتەکەی محتاج نەبێ محتاجی عاتیفی محتاجی جەستەیی هی پۆشاکی هی خۆراکی هەموو شتێکی کە دەیتەوە بە ماڵەوە تۆ یەکسەر خەول لێکەوێ نازی هەڵگرتی ڕۆژێ 2 سەعاتێ 2 سەعات بەڵام کاتێکیشە بێت لەگەڵ ئەوە ببیتە سەر بۆ پیاسەیەک خوای گەورە خێزانەکانمان بپارێزە ئینشاءڵڵا پرسیاری سی ئەڵە من لەگەڵ خێزانم لە ئەوروپا ئەژین ماوەی